سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە. ئازان هیوادارم کە لە هەر شوێیەکان ساغ و سڵامەت بن. ئەمڕۆ یەکشەممە 25 سەرماوەست بەرامبەر بە 15 دەسامبر بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم بە بەرنامەیەکی تری ڕاستەوخۆی تلڤیزیۆنی کۆمەڵەوە هاتوونێتەوە خزمەتان. باسی ئەم شەومان هەروەک پێشتر ئاگادارمان کردبوونەتەوە سەبارەتە بە هۆکارەکانی ڕووخانی دەسەڵاتی بەشار ئەسەد و کاریگەریەکانی لە ناوچەکەدا. بابزانین تەنووری شەڕ لە سووریە بۆ ئاوا لە ناکاو گەرم بوو وە ڕووخانی ئەسەد و دەسەڵاتەکەی لێکەوتەوە. دەوری ئەمریکا، ئیسرائیل، رووسیا، تورکیا، تەنانەت قەتەر، عەرەبستان و ئۆردۆن لەو پێشاتە نوێی سووریەدا چی بوو؟ سووریا لە پێناو ببورن رووسیا لە پێناو چیدا پشتی لە سووریا و تەنانەت ئێرانیش کرد؟ سووریای داهاتوو چۆن سووریەیەک دەبێت؟ ڕۆژاوا لە بەردەم وەزعێکی زۆر هەستیار و ئاڵۆزدایە. کام سناریۆ زۆر گونجاو و چاڕوان کراوە بۆ ڕۆژاوا؟ مەترسیەکان و هەل و فرسەتەکان بۆ ڕۆژاوا چییە؟ چارەنووسی عێراق و حەشتی شەعبی بەکوێ دەگات؟ بەشکان و شکستی کۆماری ئیسلامی لە غەزە، لوبنان، سووریا وەزعەتی کۆماری ئیسلامی چی لێ دێت و چ داهاتوویەک چاوەڕوانی دەکات؟ بۆ ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر ئەمشەو بەڕێز کاگ ئەنوەر حسەین بازگر، ڕۆژنامەوان و شۆڕەفەکاری سیاسی میوانی بەرنامەکەمانە. کاگ ئەنوەر ئەم کاتت باش. زۆر سپاس بۆی کە داوەتێمەتان قبول کرد بۆم بەرنامە. زۆر بەخێر بێن. زۆر سپاس بۆ تۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس. سپاست دەکەین. پێشەوەی کە بچینە سەر پرسیارەکان هەر لێرەشەوە بە بینەرانی ئازیز بڵێن ئێوەش دەتوانن بەم ژمارە تەلەفۆنی کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتانەوە پێشتری ئاگادارمان کردوون دەتوانن لەسەر ئەم باسە لەگەڵمان بنڕاو بۆ چوونەکانتان باسکە نەگەر پرسیارێکیش بوو لە ڕێگەی واتساپەوە بۆمان بنێرن و ئێمەش لەگەڵ میوانی بەڕێزمان دەیخینە بەرباس و لێکۆڵینەوە. کاگ ئەنوەر با لێرەوە دەست پێ بکەین. تێڕوانینی بەڕێزتان بڵین بۆ ئەوەی کە لە سووریا ڕوویدا چی بوو؟ ئەستان ڕووخانی بەشار ئەسەد چپەند و پەیامێکی تێدایە کە دوای 53 ساڵ ڕووخا. زۆر سپاس بۆ جەنابێت کاگەمیر بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵە بۆ بینەرانی. لە ڕاستیە ڕووداوەکانی 8 دیسەمبەری سووریا ڕووداوێک بوون کە زۆر چاوەڕوانکراو نەبوون و لە ڕاستیە کەوتنی بەشار ئەسەد و ڕژێمی سووریا دوای 53 ساڵ لە حکومی بنەماڵی ئەسەد ڕووداوێک بوو کە جێگای خۆشحاڵی بەشێکی زۆر لە گەلانی سووریا و گەلانی منتەقەکە و دیموکراسی خوازان و ئازادی خوازانی دنیا بوو. بۆ دەلیلە یەکێکی تر لە پایەکانی دیکتاتۆری، یەکێکی تر لە پایەکانی ناسیۆنالیزمی عەرەبی شکستی خوار وە کۆتایی پێهات و ڕژێمەی کە بە درێژایی حکمی خۆی ئیستیبداد و تۆتالیتار و خەریکی قەتڵ و عام و نەبوونی ئازادی و کەوبووە کوشتنی هەموو نایارەکانی خۆی. لە ڕاستیە هۆکاری ڕووخانی ڕژێمی بەشار ئەسەد لە 8 دیسەمبەر بە نەزەری من فاکتەری ئەساسیەکەی بریتی بوو لە ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر و بزوتنەوەی حەماسی فەلەستینی بەو کردەوانەی ئەنجامیدا توانی فاکت و بیانی زۆر بداتە دەست حکومەتی تەلەڤیڤ کە ئەوەی کە بە درێژایی دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل یعنی زنجیرەی هەمان شەڕە. بەڵێ زنجیرەی هەمان شەڕە و درێژە و ئیدامەیە بێ. ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەری حەماس وا دەرەکەوێ ئێستا هەندێک لە چاودێران پێیان وایە ئیسرائیل خۆی چاوپۆشی کردو لەوەی کە ڕووداوانە ڕوودا تا بتوانێت کۆی سیناریۆکانی ڕابردووی تاواکە. ئیسرائیل لە دروستبوونیەوە لە 1948ەوە بەردەوام هەر 10 ساڵێک ڕوبەڕووی شەڕێک بۆتەوە لەگەڵ وڵاتانی عەرەبی، مەسەلەن لە 48 لە 52 لە 68 لە 73 لە 1982 و تاگە بە 2023 ینی بەردەوام 10 ساڵ جارێک تووشی شەڕێک بووە لەگەڵ جاو شەڕ هاوپەیمانێتی مەسەلەن زۆر جانێوان سووریا و عێراق و فەلەستین و میسر و ئوردن بۆ بەرامبەر بە ئیسرائیل، ساڵێکی تر مەسەلەن سووریا و عێراق بۆ ساڵێکی تر سووریا و لوبنان بۆ ساڵێکی تر هەر 10 ساڵ جارێ ئیسرائیل گەیشتە ئەو قەناعەتەی
ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر باشترین دەرفەتە بۆی کە ئەم شەڕە 10 ساڵ جارێک لە کۆڵ خۆی بکاتەوە و مەترسیەکانی ئەمنی لە سنوورەکانی بە یەکجاری کۆتایی پێبێنێ. لە 7 ئۆکتۆبرە حەماسی بە تەواوی تەفروتنا کردووە، غەزەشی کۆنتڕۆڵ کردووە، داری بەسەر بەردەوە نەماوە و هەندێک قسەش لەوەژەکەن کە کەرتی غەزە بە تەواوی وێران بووە. ڕەنگە لە داهاتووە ئەگەر ئیمکانی هەبێ بۆ ئیسرائیل بیخاتە سەر ئیسرائیل وەکو چۆن بەرزایەکانی جنوبی لوبنانی خستووە، وەکو چۆن چەند بەشێکی تری لە قودس و سیناوانە لە ڕابردوو خستووە، بیخاتە سەرەوە بۆی هیچ سنوورێکی لەگەڵ فەلەستین نەبێنێ، سنووری ڕێک ڕەبت دەبێ بە میسرەوە. ئەم ڕووداوانە وای لێکرد، ئەم سەرکەوتنانە وای لە بنیامین ناتانیاهو تەلئەبیب کرد کە بیر لەوە بکاتەوە مادام هەڕەشەکانی لە فەلەستین کۆتایی پێناوە وا باشە دەست بەرێ بۆ دوژمنە سەرەکیەکەشی کە حیزب الله لە جنوبی لوبنان. بۆیە کاتێک کە هەستی کرد ئەمریکا بەجددی لەسەر خەتە بۆ پشتیوانیکردنی، یەکێتی ئەوروپا بەجددی لەسەر خەتن بۆ پشتیوانیکردنی، وڵاتانی عەرەبیش نەک نەیارنین، هەر دێجار بۆڵەبۆڵێکی شەرمنانەیانە کرد بە خاتری کەیسی فەلەستین، هەستی کرد ئەوانیش بێدەنگن و ناسیۆنالیزمی عەرەبی لە منتقەکەیە مثلا علی عەبدوڵڵا ساڵح و موەمەر قەزافی و حوسنی موبارەک و سەدام حوسێنەوانە هەمووی تەواو بوون، تێکشکا بوون لە ڕووداوەکانی بەهاری عەرەبی و جەنگی کەنداو. هەستی کرد کە ئەمە دەرفەتێکی لەبارە ئەتوانێ بستنەوەی حیزب الله لە جنوبی لوبنان کە مەترسی ڕاستەوخۆی هەیە لەسەر سنوورەکانی و سنووریان بەیەکوێ کۆتایی پێبێنێ. ئەمەشی کرد و بە کوشتنی حەسەن نەسڕڵڵا و بە کوشتنی 8 لە بەرپرسە گەورەکانی حیزب الله و لێدانی جبەخانە گەورەکانی کە خاوەنی 150 تا 200 هزار موشکی گەورە و وەسەط و بچووک بۆ لە کۆتایی بم مەترسیەش هێنا. بۆیە لە حاڵەتی سێم بیری لەوە کردەوە جنوبی لوبنان و حیزب الله کە مەترسی ڕاستەوخۆیان لەسەر سنوورەکانیان هەبوو و نەیاری ڕاستەوخۆ بوون لە 82 بەرامبەری. ئێستا ئەبێ بیر لەوە بکاتەوە ئەو شوێنە کوێیە کە سەنتەری گەیشتنی هێرش و مەترسیەکانە بۆ حیزب الله دیمەشقە، سووریایە. بۆیە لە هەلومەرجێکی ئاوایە جگە لەوەی کە لە دوای ڕووداوەکانی بەهاری عەرەبی و لە 2011 تێکسوونی ڕەوشی سووریا و کەوتنی وڵاتانی باکووری ئەفریقا بەردەوام سووریا مەترسی بۆ لەسەر ئیسرائیل و شوێنی داڵدەدانی گروپە تیرۆریستیەکان و مەترسیەکان و ئەوانەی کە هەڕەشە بوون لەسەر ئەمنیەتی ئیسرائیل و دەستوەردانی تورکیا و رووسیا و ئەمریکا و وەکو تۆ قەتەر و وڵاتانی کەندا بوو. بۆیە هات بیری لەوە کردەوە مەترسیەکی گەورە کە لە دروستبوونی مێژووی ئیسرائیلەوە بە تایبەتی لە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێرانە ئەو منطقەیە وەکو هیلالی شیعی کە لە تارانەوە هات بە عێراق و بە ناوچە نشینەکانی عێراقاتەیە پەڕی ئەگەشتە سەر سنووری سووریا لە مەسەرەن لە ئەبولکەمالەوە لە ڕەبیعەوە و لە تەدمورەوە لە پێشتر لە تەنەفەوە لە هەموو ئەو منطقانەوە خۆی کرد بە سووریاەوە ئیمدیدات و پشتیوانیانە گەشت لە حیزب الله. بۆیە بیری کردەوە لەوە کۆتایی بەمە بێنێ. بۆیە هات بە سیناریۆیە کە پێشتر بەرنامەی بۆ داڕێژرا بوو، لەگەڵ ڕووسەکان قسەی کردبوو، ئەمریکیەکان نەکات چرای سەوزیان بۆڵ کرد بوو، پشتیوانی سەرەکی بوون و لەگەڵ کوردەکان و هەسەدا دانیشتنیان هەبوو، ڕێکەوتنیان کردبوو، بەڵام پێویستیان بە کارکتەرێکی سەرەکی بوو. ئەم کارکتەرە سەرەکیە هەندێک لە سەرچاوەکان بازەوەکەن کە پێشتر هەسەدە بووە، بەڵام لەبەرەوەی کە هەسەدە زۆر حساسە، نیگەرانی زۆری لەیەکەوێتەوە لەلایەن وڵاتانی عەرەبی و تورکیا، بیریان لەوە کردێتەوە کارکتەرە سەرەکیەکە بکەن بە تورکیا، چونکە تورکیا سەرەتا پێم وایە لەناو ئەم دیزاینەیە نەبوو. بۆیە لە بیرتان بێ ئەردۆغان سەردانی سووریای کرد و داوای کرد کە ڕێکەوتن بکەن بە مەرجێک کە ناوچە کوردنشینەکان بخاتەوە ژێر دەستی خۆی بە شار ئەسەد. بەمە ڕازی نەبوو و شار ئەسەد داوای کرد کە تورکیاش ناوچە داگیرکراوەکانی سووریا پاشەکشە بکە. ئەمەشی قبول نەبوو. بۆیە ئەمە سەری نەگرت لەلایەن ئەردۆغان و ئاکپارتی، هاتن بیریان لەوە کردەوە بانگەشەی دانووسانیان لەگەڵ پێکاکە و ئەڵڵا وەجەلان خستە ڕۆژەوە. ئەوەش تاکتیک بوو، خۆیان لەناو ئەو دیزاینە نەبوون. کاتێک کە خۆیان خرانە نادیزاینەکەەوە بە کارکتەرێک کە بەدەست تورکیاوە هەڵەسوڕێ هەتا شەبوو هەیە تەحریری شام بوو کە پێشتر بەردەوام دامی کراوە لەگەڵ سوپای سووریای ئازاد یا سوپای نیشتیمانی ئازاد و ئەحراری شام و مەسەلەن ئەو هێزانەی کە بۆ تورکمانی دروستکردن هەموو ئەمانە کارکتەرەکەیان دایە دەستەوە، بەڵام کارکتەری ئەسلی ئەندازیار و دیزاینەری سەرەکی ئەم کارە ڕژێمی
بۆ ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد حکوومەتی ئیسرائیلە و تەل ئەبیبە کارکتەرە سەرەکیەکە دیزاینەرە سەرەکیەکە ئەو کردوێتی بەڵام بێگومان مۆسکۆشی ڕازی کردبوو واشنگتۆنیشی ڕازی کردبوو و وڵاتانی کەنداوی عەربیشی ڕازی کردبوو چکە بۆ دەلیلە ئەڵێم کە پاشتر ئەوان ڕۆڵیان هەبوو لە وڵاتانی کەندا و ڕۆڵیان هەبوو لەوەی کە وا بکەن کە بەشار ئەسەد زوو بکەوێت وێ بە نظری من ئەم ڕووداوانە حەماس بیانوێشی باشی دادەست ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر سەرەتای کەوتنی بەشار ئەسەد و کۆتایی هاتن بوو بەو هیلالی شیعی کە لە تارانەوە گەشتە جنوبی لوبنان و بەشێکی زۆر لە مەترسیەکانی سەر ئیسرائیل و بەرژەوەندەکانی ئەمریکاش لە منتەقەکە کە بەردەوام لە خەتەریات و بەردەوام لە بەردەوامشە کۆتایی پێێنە بۆیە قسەکەەوەی خۆ جەناب لە سەرەتای بەرنامە کەشتاوتت ئەوە قۆناغی یەکەم بوو بەڵام قۆناغەکانی دواتر پێویستی بەوەیە کە پارێزگاری لە ئەمنیەت و بەرژەوەندەکانی ئیسرائیل و ئەمریکا و ینی کاگەنوەر هەمووی ئەمانی کە باست کرد و ئەم شتانی کە ئەمڕۆ ئێمە دەیبینین ڕوویداوە هەمووی بە خااتری ئەمنیەت و ئاسایشی خودی مەرزەکان سنوورەکانی ئیسرائیل بووە نەخێر بە تەنها ئەوە نییە بەشێکی پەیوەندی بە پاراستنی مەرزەکانی ئیسرائیلەوەی بە سنووری ئەمنیەتی ئیسرائیلەوە کە بۆ ئەمریکا و بۆ ئەوروپا زۆر گرنگە ئەوەیەکە لە خاڵە گرەکان و بۆ وڵاتانی عەربیش ئەم گرنگیەی هەیە کەوتنی بەشار ئەسەد بۆچی لەبەرەوەی وڵاتانی کەنداوی فارزی وڵاتانی کەنداوی عەربی وڵاتانی سنی نشین پێیان وایە کە هەژمونی ئێران لەگەڵ هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێران لە 1970 و دواتریش لە ناونانی هیلالی شیعی 2004 مەلیک عەبدوڵڵای دووهەم لە ڕۆژناوی واشنگتۆن پۆست ئەو کاتە مەقالێکی نووسی بە ناوی هیلالی شیعی و مەترسیەکانی ئێرانی لە هەژمونی ئێران لە منتەقەکەیە باس کرد لەو کاتەوە و بە تایبەتی لە ڕووداوەکانی 2011ەوە وڵاتانی عەربی سنی شکستیان خوارد لە تەحولێک ئاڵوگۆڕێکە بیانەوە بەسەر ڕژێمی سووریایە بێنن بە پشتیوانی ئێران و پشتیوانی مۆسکۆ بە ڕژەمی بەشار ئەسەد نەکەوت کە یەکێک بوو لە کاندیدەکان بۆ کەوتن لە بەهاری عەربی بە وڵاتانی عەربی هەز بە مەترسی و هەژمونی گەورەی ئێرانیانە کرد لەوێ بۆیە ئەوانیش بۆیان گرنگ بوو کە ڕژەمی بەشار ئەسەد کۆتایی پێبێ و بڕوخێ بۆی کە ئەو هەژمونەی ئێران کەم بێتەوە و ئەو هەژمونەی تەنانەت بۆ معلوماتی جەنابەت ململانەکانی نێوان گروپی 8 ئازار و 16 ئازار لە نێوان حزب الله و هاوپەیمانەکانی و لەلایەن گروپەکانی سعد حەریری کوڕی ڕەفیق حەریری لەلایەک بە نەتیجە بە سەرکەوتنی گروپی حزب الله کۆتایی هات و سعد حەریری پاشەکشەی کرد تەنانەت لوبنانیشی بەجێهێشت کە ئەوانە ئەو گروپە گروپی سعد حەریری لەلایەن وڵاتانی کەنداوە پشتیوانیەکران بە تایبەتی سعودیە بەڵام سەرکەوتوو نەبوون لە ململانەکانیان لەگەڵ تاران دۆڕاندیان بۆیە وڵاتانی عەربی لەم بارەوە ئەم دەخالەتیان هەبووە و هەم سوودمەند بوون و هەم دەستپێشکەر بوون بۆی کە بەشێک لە مەترسیەکانی ئێران لە مەترای کەم بۆتەوە و لە مۆدووە ئەتوانن وەکو ڕابردوو ئیدارەی لوبناندن و وڵاتانی سنی پشتیوانی لە هاتنە سەرکاری حکوومەتێکی وەکو سعد حەریری بکەنەوە و لوبنان ئارام بکەنەوە بە نەزەری من بۆ ئەمریکاش منطقەیەکی گرنگە یعنی جگە لە بڕینی دەستی هیلالی شیعی و جگە لە دژایەتی داعش و گروپە تیرۆریستەکان وما مەسەلەی نەوت لەو منطقەیەوە و معلوماتی جەنابەت سووریا ڕاستە نەوتێکی کەمی هەبوو هەندێک لە ئامارەکان ئەڵێن ڕۆژانە 400 تا 600 بەرمیل نەوتی بەرەمێناوە بەڵام سووریا یەکێکە لە هەرە وڵاتە دەوڵەمەندەکان بە غاز کە ئێستا بەشێکی زۆری لە حەسەکە و دێرە زور و منطقەی حەڵەب و ئەوانە هەیە و سامان و سەروەت و یەدەکێکی گەورەی غازی تایە کە ئێستا خۆتان نەزانن ململانەی وزەی جیهانی لەسەر گازەتانەوت بۆیە ئەوەش یەکێکە لەو فاکتەرانی کە ئەمریکاش لەو منطقەیە پێویستی بەوەی جگە لە پاراستنی هەرە دۆستە نزیکەکەی ئیسرائیل لە هەمان کاتە ئەو بەرژەوەندی ئابووریانەش و بۆ معلوماتی جەنابەت لە ململانەی نێوان مۆسکۆ و واشنگتۆن لە سووریا مۆسکۆ شکستیەنە پاشەکشەی کرد و ملیدا بۆ ئەو داوایانە پێگومان ئێستا من دەمەویست چون بەس لە دیارە ئەو وڵاتانی کە ناومان برد ئەمریکا ئیسرائیل تورکیا قەتەر ئۆردۆن عەرەبستانیش هەمووانە دەور و نەخشیان بووە لەم دۆخەی ئێستای سووریەدا بەڵام یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ڕوخانی خودی بەشار ئەسەد و دەسەڵاتەکەی پشتێکردنی خودی مسکۆ بوو ینی رووسیە بوو مسکۆ لە پێناو چیدا ئاو پشتی لە سووریا کرد لە بەشار ئەسەد کرد لە ڕاستیە رووسیا ئەیزانی کە ئەم ڕژێمە ئیتر کۆتایی پیاتوە
و یەکەم بەرژەوەندیەکانی لەوێ تا ئێستا پارێزراوە. رووسیا لە دوای ڕووداوەکانی بەهاری عەرەبی ناوچە و هەژمون و نفوزی خۆی لە سووریا زیاتر کرد و جگە لە دوو مەتاری سەربازی کە لە یەکێکیان لە حومەیمە و یەکێکی تریشیان لە بانیاسە لە هەمان کاتە کەشتیگەلێکیشی لەسەر ئاوەکانی دەریای سپیناوە ڕاست هەیە لە تەرتوس و بانیاز و لاسخیە ئەو سنوورانەی بەدەستەوەیە ئەو سنوورە ئاویانە تا ئێستا لە شوێنەکانی خۆی ماوە. ئەمە یەک. دووهەم پێم وایە وەکو کاک جنابی کاکسە ئیبراهیمیش باسیەکە مۆسکۆ ئەویست دیاریەک پێشکەش ترامپکە لەگەڵ هاتنە سەرکاری باشترین دیاری پێشکەشی کرد ئەوە بوو کە لەو ڕووداوانە لەو ئەجێندایی کە بەدەستیانەوە لەگەڵ ئیسرائیل پشتیوانی لە مانەوەی ئەسەد نەکە و ئەمە خاڵێکی بوو خاڵێکی کە پشتیوانی لە ئەسەد ناکە یعنی تەیری ئەوەی کرد کە هیلالی شیعیش لەو منطقەیە کۆتایی پێبێنێ وەحاصل دژی هەژمونی حیزب اللهش بووە لەو منطقەیە. و خاڵی دووەم. خاڵی سێ هەموو لەم دوو خاڵە گرنگترەوەیەکە پێچێ واشنگتۆن و مۆسکۆ ڕێکەوتنێکیان کردبێت لە دوای هاتنە سەرکاری ترامپ لە 20 ژانوەری ساڵی داهاتوو کە خۆشی وعدی داوە کە کێشەی ئۆکرانیا کۆتایی پێبێنێ. مۆسکۆ ئێستا نزیکەی 160 تا 172,000 کیلومتر چوارگۆشەی لە خاکی ئۆکرانیا داگیر کردووە و ئەمە یەکسانە بە لە 127 خاکی دەوڵەمەندی ئۆکرانیا. یعنی لە مۆسکۆ رووسیا لە 127 خاکی ئۆکرانیا داگیر کردووە لەو پێنج سەرێمە سەرەکیەی جگە لە دورگەی قڕم و خێرسۆن و چەند منطقەی تر و ئەوانە هەمووشی خستۆتە سەر خۆی بەڕەسمی ینی هەمووی مەسەڵەن ناسنامە و جنسی ڕووسی پێداون. باشە لە 127 خاکی ئۆکرانیا بەرێ لە بەرامبەرەوەی دەست لە پشتیوانی بەشار ئەسەد هەڵگرێ ئەمە بەڕاستی کارتێکی یاریەکی عاقلانەیە. 172,000 کیلومتری خاکی ئۆکرانیا کە زۆر دەوڵەمەندە. مەسەڵەن خاکی ئۆکرانیا بەوە بە ناوبانگە کە سەبەتەی خۆراکی یەکێتی ئەوروپا بوو یەکەم وڵاتی یعنی نەک یەکەم وڵات لە 142 گەرمی دنیا بەرەمێنێ تقریبا لە 138 گەرمە شامی دنیا بەرەمێنێ لە 120 بۆ 24 جۆی دنیا بەرەمێنێ. خاکی ڕەشی ئۆکرانیا ئەوەندە دەوڵەمەندە کە ئەتوانێ مثلا اقتصادی رووسیا زۆر دەوڵەمەندکە. باشە وەختێک ئەمانە بەدەستێنێ لە بەرامبەر پاشەکشە لە بەشار ئەسەد و ڕوخانی بێگومان ئەوەی ئۆکرانیا هەڵەبژێرێ وەگویا گومان ڕەنگە پەیوەندی تریش هەبێ لەو بینانی لە شوێنی تریش باسم کردووە. ئەو کودەتایانەی لە ماوەی ساڵی ڕابردوو لە کیشوەری ڕەشدویان داوە لە هەندێک لە وڵاتانی ئەفریقا کە جێگە و پێگەی ئەمریکا و فەڕەنسا بوون هەمووی رووسیا پڕی کردوتەوە. ڕەنگە لەمەش مەسەلەن سازشکەن دانوستانکەن کە بێکجاری کە دەوڵەمەندن بە یۆرانیۆم بە ئەڵماس بە کانزاگرنگەکان ئەم وڵاتانێکی شوێری ڕۆژ لەمەش ڕەنگە سازش بکەن ئەمانە هەمووی دەستکەوتە بۆ رووسیا لە بەرامبەرەوەی کە موقعیەتی خۆشی تا ئێشتا پارێزراوە کوتم لەسەر سنوورەکانی دەریای ناوەڕاست لە هەمان کاتشاوە هەموو دەستکەوتانەی چینیەوە بۆ خۆشتانەزان لە سیاسەتە ئەم کارتانە ئەگۆدرێنەوە. ڕاستە ئەمریکا و رووسیا نەیاری سەرسەختن بەڵام بە پێیە و هەلو مەرج و بەرژەوەندیانەش ئەم کارتانە ئەگۆڕنەوە و لەم بینێ ئەوەی کە بوو بە قوربانی ڕژێمەکەی بەشار ئەسەد. بەڵێ کاگەنوەر بابینە سەر خودی تورکیا دیارە خۆشتانەماشان پێدا کارکتەری سەرەکی خودی ئیسرائیل بووە بەڵام تورکیش دیارە ئەو شەر بۆ خۆی دەورێکی سەرەکی بووە لەم دۆخەنوەی کە ئێستا لە سوورێدا لە ئارەدایە. قازانج و زەرەری ئەم دۆخە تازەی ئێستا لە سووریە بۆ تورکیا چییە؟ لە ڕاستیە کێڕوانینی جیاواز زۆرەکە گەمیر سەبارەت بە تورکیا زەرمەندە یا قازانجەکە لە پرۆسەی دەخالەت و ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد. پەیوەندیەکانی تورکیا و سووریا بە درێژایی مێژوو پەیوەندیەکی زۆر خراپ بووە و هەمیشە تورکیا وەکو نەیار و دوژمنی سەرسەختی خۆی سەیری دیمەشق و ڕژێمی سووریای کردووە. یعنی پێش سەربەخۆیی سووریا لە دەست فەڕەنسیەکان ساڵی 1939 ئەو کاتە
تورکیا بەشێک لە خاکی سووریای داگیر کرد ویلایەتی ئەسکەندەرونەی داگیر کرد و ناوەکەشی گۆڕی بە هاتای کە ئەوە دانیشتوانەکەی نزیکەی 1,400,000 1,500,000 کەسن وەخستیە سەر خۆی لێرەوە کێشەکانیان بەردەوام بوو تا دوای ڕوخانی تا دوای سەربەخۆبوونی سووریا دیمەشق لە 1945 بەردەوام ئەم کێشیان هەبوو ئەم کێشەی لیوای ئەسکەندەرونەیە هاتای بەردەوام مابوو تا ئێستا شەرماوە کە سووریا بە خاک خۆی زانێ تورکیاش بە حەق خۆی زانی و بە دوای ئەوە تورکەکان هەمیشە پێیان وا بوو کە کەمینەیە کە لە سەدای یەکی دانیشتوانی سووریا پێکاتون لە تورکمان لە منتیقەکانی حەڵەب و قونەیتەرە و دێرە زور و تەنانەت لە دیمەشق و لە تەڕەفعەت و ئەوانە هەبوون هەمیشە داکۆچی لێکردن کە گوایە ڕژێمی بەشار ئەسەد دایان چەوسێنێتەوە خاڵی لەوە گرنگتر لەگەڵ دەورانی دەسەڵاتی حافز ئەسەد کە مەسەلەی کەیسی ئاوی نێوان ڕووباری دیزلۆفرات هەبوو و دروستکردنی بەنداوی ئاتاتورک و دروستکردنی بەنداوی گەورە گەورە لەسەر ڕووباری دیزلۆفرات وای کرد کە ئاوی سووریا بگرێتەوە ئەمە کێشەکەی خۆڵتر کردەوە لە بەرامبەرەوەی ڕژێمی سووریا بیری لەوە کردەوە کارتێکی گەورە بەدەست بێنێ ئەو کارتە گەورە کورد بوو لە ساڵی 1976 کە پارتی کرێکارانی کوردستان دروست دەبێ وردە عەبدوڵڵا ئۆجالان و هێزەکانی ئەسنە منتقەی دیمەشق و بیقاع و جنوبی لوبنان و ئەلەو منتقانە کەم دروست دەکەن ڕاهێنانەکەن تا ساڵی 1984 کە خەباتی چەکداری ڕاگەێنێ دەوڵەتی سووریا پشتیوانی گەورەی بێسنووری پارتی کرێکارانی کوردستانەکانەوە گەورەترین فشارە خاتە سەر تورکیا فشارەکانی پێکەکە لەسەر تورکیا بە پشتیوانی ڕژێمی بەشار ئەسەد و حافز ئەسەد بەردەوام بووە کاریگەری زۆری خستە سەر دەوڵەتی تورکیا یەکێ لە مامۆساکانی زانکۆ لە لوبنان بەناوی محەممەد نورەدین ئەڵێ ساڵانە شەڕی تورکیا شەڕی پێکەکە 8 ملیارد دلار لەسەر تورکیا کەوتووە ئەمە هەمووی وای کردبوو کە پەیوەندیەکانیان زۆر خراپ بێ بۆیە تا ساڵی 1998 تورکیا هێزەکانی بردە سەر سنووروتیا عەبدوڵڵا ئۆجالانمان تەسلیمەکەن و دەریەکەنیا هێرشەکەین ئەو بۆ عەبدوڵڵا ئۆجالان دەرکرا و لە مانگی شوباتی 1992 لە پیلانێکی نێودەوڵەتیە عەبدوڵڵا ئۆجالان دەستگیر کرا بەوە پەیوەندیەکانیان ئاسایی بووەوە بەڵام تورکیا ئەو هەڕەشە و مەترسیانەی ئەو چەند ساڵی لەبیر نەچوو بوو بۆیە بە دوای ڕووداوەکانی بەهاری عەرەبی خۆی بەشێکی داگیر کرد هێزە مرتەزەقەکانی بەشێکیان داگیر کرد و بەردەوام فشاری دروست کرد و نەوتی ئەو منتقەی دزی و هەموو تەنانەت بەشێکی زۆری سەروەت و سامانی زەیتون کە بە ناوبانگە ئەفرین و ڕۆژاوە هەموو دارەکانی هەڵکەن بردی بۆیە لە دەرفەتێک گەڕاکە کۆتایی بەم ڕژێمە بێنێ بۆیە هەموو ئەو فاکتەرانە هەموو فاکتەرە تاریخیانە ئەو هەموو فشارانی کە سووریا دروستی کردبوو لەسەر تورکیا لە هەلومەرجێکی لە دەرفەتێکە گەڕا بۆیە ئەمەی کرد ئێستا لەم پرۆسەیە تورکیا کارکتەری سەرەکی بوو و لەنا ئەو دیزاینەیە کە ئیسرائیل کێشابووی جێگای بووە و سەرکەوتوو بوو و ئیمتیازی زۆری وەرگر و هەتەشە کە دەستەمۆی خۆی بوو و پشتیوانیە کرد و پشتیوانی حکومەتەکەی حەڵەبیە کرد لە چەند ساڵی ڕابردوو بۆیە لەمەیە سەرکەوتوو بوو و تورکیا لەم بارەشەوە تاریخێکی مەترسیداریە مەسەڵەن لە داگیرکردنی قۆبرس لە کێشەی لوبنان لیبیا لە زۆر منتیقەیتر بەردەوام دەخالەت دەکا بە قازانجی خۆی ئێستا باز لەوەیە کە بە دوای ئەم ڕووداوانە ئەلیسکەندەر دۆگینی نووسەر و ڕاوێژکاری پۆتن لە رووسیا پێی وایە کە سووریا زۆنگاوێکە کە تورکیای کەوتۆتە ناو بە دەلیلی ئەوەی کە ڕاکێشراوە بۆ ناو ڕووداوگەلێک کە ڕەنگە لی دەرنەچێ بە ئاسانی چونکە بۆچی یەکەم تورکیا بۆ خۆی لە ناو نەخشەیە و ئاڵگۆڕانەیە کە لە دنیاە هەیە بە تایبەتی ئەو سینناریۆی داود و نەخشەی داود و نازانم چی ئەوە کە ئیسرائیل بەنیازە و پێی وایە تورکیا مەترسیە دووهەم ئەوەیە کە تورکیا ڕاستە ئەمانە دۆستنی ئەم گروپانە بەڵام ئەم گروپانە ڕەنگە لە نێوان بەرژەوەندیەکانیان لەگەڵ وڵاتانی عەرەبی یا لەگەڵ ئیسرائیل بیگۆڕنەوە تورکیا بگۆڕنەوە دووەمەوەیە کە پێیان وایە تورکیا زۆر دژی کووردە و لە کاتێکا کە ئەمریکا و بە تایبەتی ئیسرائیل لە ئێستای ڕۆژاوایە پشتیوانی لە کوردەکانەکەن بەریەکەوتنی زۆریانە بێ بۆیە ڕەنگە تووشی مەترسی بێ بەهەرحاڵ
تورکیا بە نظری من هەست بە مەترسی بە بۆچوونی خۆم هەست بە مەترسی جددیەکە. مەسەلەن ئەو هەموو لێدوانەی ڕۆژانەی ئاردۆگان و هاکان فیدان و ئیبراهیم کاڵینی سەرۆکی دەستگای میت ڕۆژانە بە مناسبە و بێ مناسبە ئەواڵێنەوەکە ئەوە تیرۆریستن، ئەوە سەر بەپەکەکەن، ئەوە نابێت دەسەڵاتیان نەبێ، نابێت حکومەتی داهات و لەگەڵیان دانیشە، نابێت ئەمریکا پشتیوانیان بکە بەردەوام و ئەمە لە ناو ئەو بین وەخۆت ئەو هەموو هەڕەشانە بە نظری من دەرەنجامی ئەوەیە کە تورکیا هەست بە شتێکەکە، هەست بە نیگەرانیەکەکە، بە مەترسێکەکە ئەم هەرێمەکانی خۆسەری ئەبنە دیفاکتۆ و دوور نییە مەسەلەن ئیمتیازی گەوریان پێ بدرێت، دوور نییە لە داهاتووی سووریایە مەسەر ناوچەیەکی فیدراڵی تا ئەیان بۆ جیابکەنەوە وەکوتم بەشێکی زۆری غازی ئەو منتقانەکەوتە ناوچە کوردنشینەکان بە تایبەتی لە حەسەکە. بۆیە تورکیا زۆر نیگەرانە لەوەی هەر لە ڕاستای قسەکانی بەڕێزیشتان دیارە بەرەی شیعە کەمێک کەز و لاوازیشانی بڵین وەکو میلیشیا لاواستریش بووە ئەو جۆرەی کە بۆ خۆشتان باسی دەکەن هێزەکانی سووریای دموکراتیک ئەمان زۆر ئەزمونێکی باشیشیان تەجروبە کردووە و زۆر ناساندراویشن. ئایا ئیمکانی بە هەرێمبوونی ناوچەکە هەیە، یعنی وەکو هەرێمی سوننا، وەکو هەرێمی عەلەوی، وەکو هەرێمی ڕۆژاوە؟ لە ڕاستیا ئەو سیناریۆوانی کە جەنابەت باسیەکەی مەطرحە کە سووریا ببێ بە چەند منتقەیەک و هەندێکی ژەڵێن ئیسرائیل و ئەمریکا و ئەوروپیەکان خەریکی ئەوەن لە مۆدووە مۆدێلێکی حکومڕانی، مۆدێلێکی سیستەمی سیاسی بەرەمهێنن، دەوڵەتی پشکۆلە پشکۆلە دروستکە ناوشەوەی وڵاتانی کەنداو، بۆی کە هێز و ئیمکاناتێکی گەورەی نەبێ و مەترسی نەبن لە سەر دراوسەکانیان. بۆیە بیر لەواکەنەوە هەرێمێک بۆ سونیەکان پێک بێنن بە تایبەتی لەو منتقانەی لازقیە و بانیاس و ئەوانە بۆ عەلەویەکان عەفوو و منتقەیەکیش بۆ سونیەکان لە دیمەشق و حەڵەب و ئەوانە پێک بێنن و منتقەیەک بۆ کوردەکان پێک بێنن و لەو بینانەیە کەمینەی دروز و کەمینەی تورکمەن و ئەوانە ئەمێننەوە باز لەوا کرێکە ئەو تەوزیعاتە بکرێن و پێشم وایە ئیسرائیل تەییدی ئەماکە پێی باشە ئەوە بکرێ ئەمە هەم بە قازانجی پاراستنی ئەمنیەتی ئیسرائیلە سنوورەکانیەتی و هەم ئەوەی کە جەنابیشت باس کرد بۆ بەرتەستکردنەوەی سنووری هەژمونی شیعەکانە و هیلالی شیعیە و ئێرانە لەو منتقانە کۆتایی پێبێنن. تورکیا لەم بارەیەوە نیگەرانی هەیە، بەڵام تورکیا واستەکەم زۆرترە گەڕێ بە دوای بەدیلە، ئەو بەدیلەش پێم ئەوێ خەریکی ئەوەیە یا با بڵم لەو ئەگەرانەی کە بەسمان کرد ئەگەر ڕووبدا خەریکی ئەوەیە ناوچەیەکی تورکمەن حکمی زاتیەک بۆ تورکمانەکان لەو منتقەیە ببسڕێ و پێشوام هێزانەی کە تا ئێستا پشتیوانی کردوون ئەتوانێت بەکاریان بێنێ لە داهاتوو بە قازانجی خۆی سوودیانەوە بێ. تورکیا یەک شتی بۆ مەترسیە بۆی خاڵێکی گرنگە ئەوژەوەی کە کورد نەبێ بە هیچ لە ڕۆژاوای کوردستان. بۆیە بە نظری من هەموو هەوڵێگەدا کە ئەمە نەکا، بەڵام بۆ ئیسرائیل با پێچەوانەوە ئەوە گرنگە کە کورد لەو منتقەیە گرنگە کە دۆستی بێ کە پشتیوانی لێ بکە کە هێز و نفوزی هەبێ. بۆ معلوماتی جەنابەت هەندێک لە سەرچاوەکانی زانیاری باز لەوەکە پێش ڕووداوەکانی 8 دسەمبەر پێش ڕوخانی ڕژەمی بەشار ئەسەد و ڕۆشتنی بۆ مۆسکۆ موسادی ئیسرائیلی لەگەڵ هەسەدەکۆ بوونەوە و وا بڕیار بۆ یەکێ لە کارکتەرە سەرەکیەکانی ڕووداوەکە بێ، بەڵام هەسەدە دوجار خۆی بە دوور بێت. بەڵام باز لەوە کرێکە ئیسرائیلەکان بە هەسەدایان وتووە ئێوە زۆر دەخالەت مەکەن بە خاتی تێک نەچوونی بارودۆخەکە لە ئێمە و سیناریۆکانی ئێمە و زۆرتر هەراسانکردنی تورکیاش، بەڵام ئێوە توانن دەست بەسەر فڕۆکەخانەی دیمەشق و ئەمبارەکانی چەک لە دێرە زوور بگرن و بێگومان هەرواشیان کرد. هەموو چەک و چۆڵە قورسانەی کە لە پایگاکانی دێرە زوور و دیمەشق خەبوون هەمی کەوتنە دەست هەسەدا و دوایی ئەوەی کەمایەوە فڕۆکە ئیسرائیلیەکان لە بردومانی ئەو منتقانە بۆ فڕۆکە جەنگەکانوانە لە ناویان برد و ئێستاش بە نظری من پەیوەندی بەردەوامیان هەیە و ئەوەندەی من بزانم
بیستومە کە ئیسرائیلەکان تەنانەت لە ئێستاە دانوستانی بەردەوامیان هەیە لەگەڵ کوردەکانم هەسەدا و زۆریش فشار لە ئەمریکاکەن کابێ پشتیوانی زیاتر و زۆرتری کوردەکان کەن لە ڕۆژاوای کوردستان و ئەو مەترسیانەی تورکیاشیان لەسەر کەم بکەنەوە. کاگەنۆر ئەگەر بکرێت پرسیارەکان کەمێک وەڵامەکەی کورتتر بێ زۆر سپاس دەکەم چون چەند پرسیارێکشمان بۆ هاتووە بۆی کە فریای ئەم پرسیارەکان بکەین. دووسێ پرسیار هاتووە تقریبن هەموو وەکو یەکوان من بدایان خێنمەوە ئەگەر کرات وەڵام بمانە بدەوە. بەڕێزێکمان نووسێتی تورکیا زۆر بە ئاشکرا باس لە ناوبردننی سیستمی خۆبەڕێوەبەری ڕۆژاوا دەکات هەرو جۆرەی کە میوانی بەڕێزیشتان باسی لێ کردووە و هێرشەکانی بەرفراوان کردوێتەوە. مەترسیەکان بۆ سەر کورد چییە و داهاتووی کورد چۆن دەبێت؟ بەڕێزێکیش نووسێتی میوانەکەتان ڕای بۆ ناتەبایی ڕیزە سیاسیەکانی ناو ماڵی کورد سەبارەت بەم حاڵ و وەزعە چۆنە بۆچی سیاسیەکانی ناو ماڵی کورد ناتوانن ئەم ناتەباییە لە ناوخۆیاندا چارەسەر بکەن. یەک دانە پرسیاری کەش ئەمە شەر لە رابطە بەمەدایە نووسێتی میوانی بەڕێستان بڵێ بۆچی ئێمە شاهدی پشتیوانی گەورەی بەرچاوی خەڵکی باشووری کوردستانین کە ئێستا زۆر زۆر پێویستە کە دەبێت هەمومان پشتیوانی لە ڕۆژاوا بکەین بۆچی زۆر بەرچاو نیە پشتیوانیەکان لە باشوور؟ پرسیارەکان زۆر سیانە لە یەک ڕاستادام کتم بە وڵامیشی پێ بدەیەوە فەرموو کاگەنۆر. وەڵا کاگەمی لە ڕاستیە ئەوەی کە باسم کرد بوونی کوردەکان لە ڕۆژاوای کوردستان یا با بڵێم هەسەدە مەترسی شکستی هەیە و بە هەماشەوە لایەنی پۆزیتیڤ و سەرکەوتنیشی هەیە. لایەنە ئەرێنیەکانی یا لایەنە موسبەتەکانی ئەوەیە کە ئەم هێزە 150,000 چەکداری هەیە لەسەر زەمینەوە جوگرافیایەکی بەدەستەوە بە نوێنەرایەتی گەلی کورد و کەمینەکانەکە و نوێنەرایەتی دوستنەوەیەکی یەکسانی خوازی نێوان ژن و پیاوەکە کە ئەو بۆ چەپی ئەوروپی و بە تایبەتی بۆ چەپی فەڕەنسی زۆر گرنگن بۆیە کاتی خۆی بەشێکی زۆر لە چەپەکانی فەڕەنسا کە ئێستا لە ناو دەسەڵاتیشا لە ناو حکومەتیشا دەور و نەخشیان هەبووە پیانوا بۆ کەەوە خەڵکی ئینتەرناسیۆنالی چوارەمە ڕۆژاوە وە لە هەمان کاتا دۆستی ئەمریکا بووە دۆستی رووسیا بووە و مەسەلەن دۆستی ئێرانیش بووە و لە هەمان کاتا توانی وێتی مەسەلەن هێزێکی بە ئیرادەی هەبووە دوور بووە لە گەندەڵی و دوور بووە لە کۆمەڵە فەسادی ئیداری و مالی ئەوانە بە نەزەری من هەمووی دەور و نەخشیە بۆەوە ئەمەزڵم عەبدی بۆ خۆشی کارکتەرێک کارێزماتیکە کردی دەور و نەخشی هەیە ئەوانە دیوە پۆزیتیڤەکەی کاکرێ مثلەن بەڵام دیوە نێگەتیڤەکەشی ئەوەیە کە مثلەن کورد لەو منتقەیە دژمنێکی سەرسەختی تورکیایە و تورکیا بەردەوام ئەم مەترسیانە بە جدی وەرەگرێ و دوور نییە کارەساتشی لێ بکرێتەوە بۆیە قەنەعات پێکردنی تورکیا بۆی کە کورد لەو منتقەیە دژی نیە دوژمنی نیە ئەویش بە پشتیوانی ئیسرائیل و ئەمریکەکان خاڵێکە کە مەسەلەن جێگای مەترسیە بەردەوە خاڵێکی ترەوەیە کە ڕۆژاوای کوردستان هەسەدا مەحکومە بەوەی کە کۆپی پێکاکایە بۆیە بە نەزەری من ئەمە مەترسی لەسەرەوە پێویستی بەوەیە کە کاکە عەبدوڵڵا جالان وێنەکانی لە هەموو بارەکەکان هەڵواسرەوە کە بە نەزەری من ئەبێ ئەمە تا ڕادێک کاڵ بکرێتەوە و ئەو خەڵکە ئازانین کە هەمویان عەبدوڵڵا جالانیان خۆشەوی پێکەکەیان خۆشەوێ بەڵام ئەگەر وەکو تاکتیکیش بێ بە نەزەری من ئەوە مەترسی لەسەرە و لە ئێستاە هەسە دەکە مەحکوم بۆ بەوەی کە دۆستی ئێران بووە ئێستا مەسەرەن ئەبێ ئابیر لە ئالتەرناتیڤێکی ترەکاتەوە دوای ئەو سنوورانەی کە بەدەستیەوەیەتی جێگای تێپەڕێنی ئەم گروپانەیە دیسانەوەیە و مەسەرێک مەترسێکی ترکە لە بەردەمیاتی مەترسی داعشە داعش بۆی هەیە تورکیا پشتیوانی بکات لە داهاتوە وەکو چۆن لە 2012 و 2013 پەلاماری کۆبانیدا بۆی هەیە جارێکی تر ئەمە ڕووداتەوە ئەم گروپانێکی ئێستا حاکمن لە سووریا و دەسەڵاتیان هەیە و نفوزیان هەیە بێگومان ئەمانە گروپی متەتەڕفن مەسەلەن هەتەشە عەرەبە جیاوەکانی نێوان داعش و قاعیدەن جیابوونەوە ینی ئەمانە هەڵگیری سەلەفی جیهادین مەترسین و مەترسین لەسەر کورد ئەگەر مەسەلەن هەژمونی ئەمریکا و ئیسرائیل و ئەوانە نەبێ ڕەنگە هەموو ئەوانە بە نەزەری من مەترسین لە بەردەم کوردەکان لە ڕۆژاوە بەڵام بە نەزەری من تا ئێستا مامەڵەیەکی دروستیان کردووە و هەنگاوی خراپیان نەناوەوە مەسەلەن لە چەند ڕۆژی ڕابردوو لە من بەس کشانەوە لە ژێر فشاری تورکیا بە خاتری ئەمریکیەکان هەدەفەکەی ئەوەیە کە بە نەزەری من تورکیا ئەو منتقەیەکە ئەو دیفرات یا ئەوەی پێڵێن M4 ئەو منتقەیە
ئەو منطقەیەک بکەوێتە دەست تورکیا و نەگەوێتە دەست کوردەکان یعنی بەڕاستی هەمووانە هەیە بەڵام بە نظری من ئەوەی تەحکومەکەوەیەکە ئەم هێزە سیاسیە کوردیانە یەکێکی تر لە مەترسیەکانیەوە پەیوەندی خراپی نێوان پێکاکە و پارتی دیموکراتی کوردستان کاریگەری خراپی هەیە لەسەر پەیوەندیەکانی نێوان هەسەدە و پارتی و بە هەمان شێوە پشتیوانی پارتی دیموکراتی کوردستان لە ئەنەکەسە و مخالفی پەکەکە و هەسەدە ئەوەش بخۆی مەترسیەکە کە تووشیا بە نظری من ئەوەشە قۆزێتەوە بینەرەشمانە زۆر بە جوانی شارەی پێکردووە ئەو ناتەبایی ریزە سیاسیەکانی ناوماڵی کورد سەبارەت بەم وەزیەتە هەر ئەمە کە ئێستامە یەکێک لەمانەیە کە بۆ خۆتان بێگومانەوە یەکێکە لە مەترسیەکانەوە پێش ئەو لێدوانانەی ئەو مستاحەبانەی بەرپرسانی ئەنەکەسە لە چەند ڕۆژی ڕابردوو بینیمانە زۆر مەترسیدارە و یەکێک لە بەرپرسە باڵەکانی ئەنەکەسە ئەڵێ هەسەدە شۆڤێنیە و گۆشکراوی ڕژەمی بەشار ئەسەدە و هەڵگری بیر و باوەڕەکانی ڕژەمی بەشار ئەسەدە ئەم بۆچونە زۆر مەترسیدارە لەبەرەوە بە نظری من ئەمە مەترسێکی گەورەیە و هیوادارم هێزە سیاسیە کوردیەکان لە ڕۆژاوای کوردستان بە پشتیوانی هێزەکانی تر لە پارچەکانی تر ئەم بارودۆخە لەبەر چاو بگرن و ئەم ئەزمونە تووشی مەترسی گەورە نەکەن و ئەنەکەسا بێ ڕعایەتی ئەو بارودۆخە بکەوە بە نظری من هەسەدەشە بێ پیاسوونەوە بە ئەو پەیوەندیانە بکە لەگەڵ ئەنەکەسە و لایەنەکانی تر زۆر باشە بۆ پرسیاریان بە ڕێزەشمان کە لە باشووری کوردستان ئەڵێ زۆر پشتیوانیکی بەرچاو نەکراوە ئەگەر دەکرێت لەسەر مەش بە کورتی وەڵام بم پرسیارە بدەنەوە چون بۆ خۆشتان هەر لێرە نیشتەجێن حتمما ئاگاداری وەزیەتەکە هەن ئاکاگەمیر ئەگەر مەبەستی وێ باشووری کوردستان پشتیوانی لە ڕۆژاوای کوردستان نەکردو لەم ڕووداوانەیە بەڵێ نووسێتی زۆر بەرچاو نەبووە پشتیوانیەکەی دووسێ هۆکار هەیە یەکێکیانەوەیەکە ئەو سنوورانەی ڕۆژاوای کوردستان و کە حاکمیەتی هەسەدەیە سنوورەکانی وابەستن بە سنوورەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە یعنی لەو دی و سمێلکە لەم دی و پیشخابوور ئەم سنوورانە پارتی دیموکراتی کوردستان لەبەر ئەوەی دۆستەکانی خۆی کە ئەنەکەسن هەسەدە ڕێگا نادا بڕۆنە ئەو دی و پێی وایە بێتە حکومی پێ بکەن بۆیە زۆر جارە سنوورانە گیراوە و پارتی دیموکراتی کوردستان ئەم سنوورانە ناکاتەوە و پەیوەندیەکی دۆستانە لە بینیانانەیە کە لە ڕاستیە بۆ کارە ئەسڵیەکەی ئەوەیە کە پەیوەندی پێکەکە و پارتی باش نییە پەیوەندێکی تاریخی باش نییە و ئەمە کاریگەری هەیە پارتی دیموکراتی کوردستان هەڵە پێکەکە لە سنوورەکانی بادینانە و تورکیا هاتۆتەوە منتخانە و ئێمە زەرمەند بووین و زۆر هۆکاری تر بە نظری من ئەوەندەی کە پەیوەندی بە پارتی دیموکراتی کوردستانەوە بێگومان هێزەکانی ڕۆژاوای کوردستان دۆستی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان باشترین دۆستی هەسەدە ئەوەی کە سنوورەکانی بە ڕۆژاوای کوردستانەوە نییە بۆ پێشم وایە لێدوانی باشیان داوە لەو بارانەوە و لە سەردەمی لە شەڕی کۆبانی لە ڕووداوەکانی تریشە یەکێتی نیشتیمانی پشتیوانی کردوون و پەیوەندیەکانی یەکێتی و پێکاکەش بە نظری من پەیوەندیەکن کە بۆ تەمایی کێشە بووی و بۆیە تورکیا زۆر جار ڕۆژاکە بۆیە یەکێتی نیشتیمانی واز دەکەم خۆشی لەژێر فشاری تورکیایە زۆر نەیویستووە مەسەلەن لەم ڕووداوانەیە بە بەرچاوەوە زۆر کار بکە من نازانم لە ژێرەوە ینی تا ئێستا هیچ یارمەتیەک نەدراوە کاک ئەنۆر ینی چۆک حیز بە سەرەکیەکان تا ئێستا هیچ یارمەتیەک بەعلەنی هیچ شتێکی ئاشکرانیە من نازانم ئەگەر وەکوتم یەکێتی نیشتیمانی کوردستان جۆرە هاوکاریەکی پێشکەشکردنیان ئەیکا بەڵام ئەومان لە بینەتێکە هەسەدە تا 8 دیسەمبەر هاوپەیمانی ینی کۆماری ئیسلامی ئێران بووە بە حکمی پێکاکە کە پەیوەندیەکی زۆری لەگەڵ ئێران هەبووە و بە هەماشیەوە ئەوە دەورونەخشەیەوە من نازانم مەسەلەن لە داهاتووە یا لە ئێستاە ئێران چەنە فشارەکە لەم هێزانە کە بتوانن پشتیوانی بکەن یا با بڵێم بە دۆستایەتی بمێنەوە کە ئەوەش بۆ هەسەدە قورسە دۆستایەتی لەلایەن ئێران و ئیسرائیل بکە زۆر باشە بابینە سەر ئەم وەزیەتەی کە لە سووریەدا بڵێن ئێستا ڕووی داوە بزانین کاریگەریەکانی بۆ خودی عێراق چی دەبێت کاگەنۆ چون پرسیارێکشمان بینەرێکشمان هەر سەبارەت بەمە پرسیاری کردووە ئەم ڕووخانی بەعسی سووریا دیارە کاریگەری بۆ لەسەر خودی عێراق و هەرێمی کوردستانیش ئەم بینەرەشمان پرسیارەکەی ئەوەیە دەڵێ دوای سووریا تەواوی ئاماژەکان ڕوو بە عێراقە و قەتئەن کە ئەڵێن عێراق هەرێمی کوردستانیش ئەگرێتەوە میوانی بەڕێستان ڕوانگەی عێراق و هەرێمی کوردستان لە ڕوانگەی ئەوە چۆنی ئەبینێ ئەم وەزیەتە ئایا ئەم دۆخە هەر لێدا ڕادەوەستێت
من پێم وایە هەندێک لەسەر چاوەکان باز لەوەکەن کە عێراقیش بەشێکە لە ئەم سیلسیلەی هیلالی شیعی چکە ئەو خۆشتان نەزانن ئەو مەترسیانەی کە لەسەر ئیسرائیل و سنوورەکانی هەبووە لە ئێران و هاتۆ بە عێراق هاتێپەڕیەوە عێراق خاڵی گرنگ بووە بۆ دوێنش سەرۆکی تازەی حیزب الله ئەوەی نەشادەوە تێ و ئیمداداتانەمان لە عێراق و لە ئێرانەوە بواتوە ئەو خەتە پسراوە بەڵام ئێمە هەر بەردەوامە بێسە جیهاد ئەوە دەلالەتە لەوەی کە بێگومان عێراق خاڵی گرنگ بووە بۆ پشتیوانیکردن لە ڕژێمی بەشار ئەساد لە حیزب الله لە حەماس لەو هیلالی شیعی کە هەبووە یا لەو ناریەتەی ئیسرائیل و بە دوای ڕوخانی ڕژێمی بەش لە 2023 هاتنە سەرکاری شیعەکان کە ئەکسەریەتی عێراق 163 عێراق پێگەێنن هەژمونی ئێران زۆرتر بوو لە عێراق بە واتایەکتر هەژمونی شیعەکان یەکسانە بە هەژمونی ئێران یەکسانە بە فشار دروستکردنی زۆرتر لەسەر ئیسرائیل بۆیە لەگەڵ شەڕەکانی 7 ئۆکتۆبەری حەماس گروپەکانی بەشێ لە گروپە شیعەکانی عێراق کەوتنە پشتیوانیکردن لە حەماس و حیزب الله و بردومانکردن بە درۆنی هەندێک لە شوێنی ئیسرائیل ئەمانە ئیسرائیلی نیگەران کرد و ئیسرائیل پێش ڕووداوەکانی سووریا بەنیاز بۆ بردومانی بەشە لە بارەگاکانی هەشتی شعبی بکە بەڵام پێم وایە بە دەخالەتی ئەمریکا و بەسەردانەکانی سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیع سۆدانی بۆ وڵاتانی کەنداو و بۆ ئێران هەماهنگگی لەگەڵ ئەمریکیەکان ئەم کارە دواکەوت بەڵام ئەو پێم وانیە کۆتایی پێاتی بێ و بەو دەلیلەش هێزەکانی بەشێ لە گروپەکانی هەشتی شعبی ئەوانەی کە لە گروپی محوەرن لە ئێستاە بەشێک لە سنوورەکانیان چۆڵ کردووە و بەشێ لە بارەگەکانی خۆیان چۆڵ کردەوە و ئاڵاکانیان داگرتەوە بەشە لە سەرکردەکانیان خۆیان شادوتەوە دوورکەوتونەتەوە ئەوە بە نەزەری من دەلالەتە لەوە و خاڵێکی ئیجابیژەوەی کە سەرۆکوەزیرانی عێراق بۆ خۆی بەڕاستی مخالفی ئەو ڕۆڵەیە کە گروپە میلیشیاکانی هەشتی شعبی ژێڕن لە عێراق گیرۆدە بووە و بۆیە لە ماوەی چەند هەفتووی ڕابردوو مالیکی کاری لەسەرەوە کرد کە سەرۆکوەزیران دەست لە کار کێشێتەوە لە بەرامبەریشی هەندێک هەڕەشەوە هاتوۆتە سەر هەڕەشەوانە و مالیکی و بەشێ لە گروپەکانی هەشتی شعبی پێیان وایە ئەو جاسوسیکردنەی کە مەکتەبەکەی سۆدانی کردوێتی بەسەر مالیکی و گروپەکانەوە کاری ئیسرائیلە بە هەمانگی لەگەڵ سۆدانی کراوە بۆیە بارودۆخی عێراق تەواو خراپە و ئەو پێم وایە بەشێک لە گروپەکانی هەشتی شعبی و بەشێک لە سەرکردەکانی ئەم هێزانە ئەکەونە بەرپەراماری ئیسرائیل سۆدانی هەوڵی داوە بە کەمترین زەرر لێ دەرچێت تالانی کەم هەڵبژارنەکانی داهاتووی نۆڤەمبەری 2025 کەوا بڕیارە سۆدانی بتوانێت حکوومەتەکە بگرێتە دەست بە پشتیوانی ڕۆکی سەدری مختدا سەدر کە ئەمریکیەکان و سعودیەکان و وڵاتانی کەنداو لەسەر خەتن بۆی کە بتوانن سەدر ڕازیکەن سەدر کێسا دوورکەوتۆ لە هەژمونی ئێرانی پێیان وایە وڵاتانی کەندا پشتیوانی بکەن بۆی بتوانن کە حاکمیتێک لە عێراق بگرنە دەست کە ئیتر دەسەڵاتی میلیشیاکان کەم بکرێتەوە بۆی بە نەزەری من بەهەرحاڵ عێراق لە بەردەم ئەو مەترسیەیە و ئەمانە عێراق تووشی موسیبەتی گەوراکەن بەڵام بەنسبەت هەرێمی کوردستانەوە پێم وانییە هەرێمی کوردستان بەشێک نییە لەم مەترسیانەی کە ئەم گروپانە دروستیەکەن لەسەر وڵاتانی دراوسی و بەشێک نییە لەم بەڕاستی لەم پێکاتە ناهۆمۆجینە تایفی و مەسهەبی و مەترسیانەی کە هەیە هەرێمی کوردستان خۆیاڵە بەشێکم لە عێراق وەلا هەمان کاتیشە هەردوو لایەن یەکێتی پارتی دۆستی ئەمریکا وڵاتانی ئەوروپان بە نەزەری من سەردانی یەک ڕۆژی ڕابردووی وەزیری بەرگری ئەڵمانیا و وا بڕیارە لەم ڕۆژانەشدا وەزیری بەرگری نەمسا بێتارێمی کوردستان پەیوەندی بەم بابەتەوە هەیە و ئەمریکیەکانیش بۆ معلوماتی جەنابەت لە هەفتوو ڕابردوو نێردەی ئەمریکا هاتوونەتە لای یەکێتی و پارتی و نەوەی نوێ و تویان ئەبێ بە زووترین کات حکوومەت پێک بێنن هەرومەرجی ناوچەکەەوە ئاخوازێ حکوومەت پێک بێنن و مەترسیەکانتان زۆر مەترسیتان زۆر لەسەرە
و هێزی پێشمەرگەیەک بکەنەوە. ئەمە تازەترین معلوماتە بە جەنابی ئەڵێم کە پیاوتون لە زووترین کاتە لانی کەم تا دوای سەری ساڵ ئەبێ حکوومەتەکەتان تشکیل بکەن. کاگەنۆر ئەو وەزعیەتەی ئێستای سووریا دیارە سونەکان لەوێ دەستی باڵیان هەیە. ئەم دەستی باڵابوونەی سونیەکان پێتاوانیە کاریگەری لەسەر ئێرە بچون لەوێش خودی شیعەکان دەسەڵاتدار بوون و ئێستا کە لێرە شیعەکان دەسەڵاتدارن ئایا تەسیری دەبێت لەسەرەوەی کە بیانەوە لێرە سونەکان دەسەڵاتدار بن؟ لە ڕاستیە کاگەمیر ئێمە لێرە شیعە زیاترە لە سونەکەی. لە سەرەتای بەرنامەکەی وتم حکمی مەذهبی و طایفی شیعی لە منتقەکەیە لە خۆرەڵاتی ناوەڕاست شکستیەناوە و حکمی تۆتالیتار و شۆڤێنی و ناسیۆنالیزمی سونەشمان بینیوە لە ماوەی سەد ساڵی ڕابردوو هەردووکیان فەشەلیان هێناوە. سونیەکان تا لە حاکمیەتا بوون لە وڵاتانی عەرەبی لە عێراق لە سووریاش جگەل لە قەتڵ و عام و کوشتار و ناسیۆنالیزمێکی فاشی هیچی تریان بەرهەم نێنا. ئەوە نمونونەکانی بوو کە باسم کرد حوسنی مبارەک، معەمەر قەزافی، عەلی عەبدوڵڵا ساڵح و سەدام حوسێن و حافز ئەسەد. ئەمە نمونونەکانی ناسیۆنالیزمی عەرەبی بوون، کاڵگەری گوتاری ناسیۆنالیزمی عەرەبی بوون. ئەمەیان بەرەمێنەوە. زیندانەکانی سووریا بینی ئێستا چیتیا قەتڵ و عام کراوە و حکمی شیعەشمان بینی لە ماوەی ئەم 20 ساڵەیە. ئەوە لە جنوبی لوبنان، لوبنانیشی وێران کرد، ئەوە لە دیمەشق خۆشیان ئاوا لێ کرد و ئەوە لە عێراق بینین، ئەوە لە یەمەنی بینین. ئەوە مەسەلەن نەتیجەکەیەتی. بۆیە بە نەزەری من هەردووچیان ناتوانن دەسەڵاتداری بکەن لەم منتقەیە. باشترین مۆدێل ئەوەیە کەوتم دەوڵەتی بچووک لەژێر هەژمەنەی ئەوروپا و ئەمریکایە و پاراستنی بەرژەوەندیەکانیان لەگەڵێن. وڵاتانی مەسەلەن وڵاتێکی وەکو قەتەر بەو بچووکی خۆیەوە کاریگەری گەورەی هەیە، بەڵام ئیدعای هەژمونی ناسیۆنالیزمی عەرەبی ناکە. ئیمارات دیعای وڵاتێکی سەرمایەداری، وڵاتێکی بزنسەکە لە منتقەکەیە لە خۆرڵاتی ناوەڕاستە. دیعای دەوڵەتێکی ناسیۆنالیزمی عەرەبی ناکە. مەترسی نییە لەسەر دراوسەکانی، بەڵام بەداخەوە بۆیە بە هەر حاڵ بەڵام ئێستا یەکێ لە سیناریۆکان ئیمکانی هەیە، یعنی ئیمکانی هەیە باز لەوا کرێ کە سونیەکان گەڕێنەوە سەر دەسەڵات کەەوەش کاگەین کارێکی قورسە، یعنی نەک لەبەرەوەی کە شیعەکان ئەکسەریەتن، لەبەرەوەی خەڵکی عێراق سونیەکانیشی تاقی گلۆدەوە چ لە ڕابردووی 80 ساڵی حکومی عێراق باسیەکان و چ لە دوای ڕوخانی ڕژەی باس حرەکەتی سونی فەشەلیان هێنا، بەس دوای امتیازەکانی خۆیان کەوتن. هەر بۆیە دەرەنجامی شکستی سیاسەتی هێزە سونیەکان بوو لە عێراقا داعش بەقووەت بوو، خەڵک باوەشی بۆ داعش کردەوە. بەڵام بە هەر حاڵ سونیەکان نازانم دێنە سەر حکومیان نا، بەڵام شیعەکان لە عێراقا ناتوانن بەم هەژمون و هەیمەنەی کە لە 2023 هیان بووە بەم ینی قسەکە باە قسەت بۆ بکەم. خۆرهەڵاتی ناوەڕاست هەژمونی شیعە ئەم منتیقەیە لە دوای 8 دێسەمبەر و کەوتنی بەشار ئەسەد عێراقێکی ترە، شیعەیەکی ترە، خۆرهەڵاتی ناوەڕاستێکی ترە، ئیسرائیلێکی ترە تێگەی. یعنی عێراقی دوای 8 دیسەمبەر جیایە لە عێراقی پێش 8 دیسەمبەر. یعنی هەژمونی شیعە شتێکی ترە، هیلالی شیعی شتێکی ترە و بارودۆخی کورد شتێکی ترە. ئەنی هەموو ڕووداوەکان ئاڵگۆڕی گەورەیان بەسەر هاتووە، ئاڵگۆڕی گەورەتریشیان بەسەرا دێن. بە نەزەری من کە لە قازانجی هەژمونی شیعە و تۆتالیتاریزمی سونە نییە بە ئاسانی. زۆر باشە کاک ئەنوەر، ئێمە کەمتر لە دەقەمان کاتماوە، بەڵام دووسێ پرسیار ماوە، پرسیارانی بینەرێکە. پێشەوەی کە ئێمە بچینە سەر خودی وەزعیەتی ئێران، بینەرێکمان پرسیارێکی نردووە، نووسێتی سلااو ڕێز، زۆر سپاس بەو تەوزیحاتانی کە میوانی بەڕێزتان داوەتی کاکتان نووسێتی. نووسێتی بە لەبەر چاوگرتنی دۆخی کۆماری ئیسلامی کە سیاسەتە چەوتەکانی لە ناوچەکە شکستی سەختی هێناوە، بە لەبەر چاوگرتنی ئەوەی کە سیاسەتە ناوخۆیەکانی ڕوو لە شکستە و شتێکە کە بەرپرسانی خودی کۆماری ئیسلامی خۆیان باسی لێ دەکەن، لەمانە گرنگتریش بە لەبەر چاوگرتنی ئەگەری سەرهەڵدانەوەی ڕاپەڕین دژ بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە ئێران و کوردستان. پرسیارێک دەنمە گۆڕێ بۆ میوانی بەڕێستان، ئایا نابێ حکوومەتی هەرێم پێداچوونەوەیەک بە بڕیاری گواستنەوەی زۆرەملەی خەڵکی ڕۆژهەڵات و لایەنە سیاسیەکان بکاتەوە؟
ئایا کاتی ئەوە نییە کە سنوورێک بۆ دەستێوەردانی کۆماری ئیسلامی لە ناوخۆی هەرێم بەتایبەت لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی دیاری بکرێت؟ وەڵا پرسیارێکی جددیە کاک بە جددی پرسیارێکی زۆر جوانە سپاس یەکەم لە ڕاستیان من لە وتارێکی لە لێکۆڵینەوەیەکی درو درێژە لە یەک دوو ڕۆژی ڕابردوو ئەوەم نووسیوە لە ناو سۆسیال میدیاکانی خۆم بڵاوم کردوێتەوە کە لایەنی سەرەکی کە گەورەترین زەرەرمەند بۆ لە ڕووداوەکانی 8 دێسەمبەر ڕوخانی بەشار ئەسەد و 7 ئۆکتۆبەر ئێرانە جگەلەوەی کە تەواو دەستی براوە لە جنوبی لوبنان و حەماس و ئەوانە وهیلالی شیعی بە تەواوی پەچی کەوتووە لە عێراق بەو دووە پەچی کەوتووە و پێچوانەوە هەژمونی ئیسرائیل و نەیارەکەی یاوی کە خۆی لە شەیتانی گەورەی بەسەر ئازاڵ بووە و ئەمە وا کاکە ئێرانیش بۆ خۆی بێ پیاچونەوە بە سیاسەتەکانی خۆیان بکات لە منتقەکەیە لە زمنیا بێگومان هەژمونی ئێران چۆن لە عێراق زۆرە لە هەرێمی کوردستانیش هەیە و ئەم هەژمونە و هەیمەنەیەش وای کردووە کە فشار پاتە سەر هێزگەلی ئۆپۆزیسیۆنی ئێرانی و بە تایبەتی کۆمەڵە لە سنوورەکانی شاری سلێمانی و بەوە نەوەستاوە کە بردومانی کردوون و فشاری سۆدە سەر ئەبێ ئۆردوگاکانیان بگەزنەوە کە بە نەزەری من حکوومەتی هەرێمی کوردستانی شێتی و پارتی لەم بارەیە و ڕەدرێکی گەورەیان کردو لەم هێزانە بە دەلیلی ئەوەی کە نەکرد کە ئەرکیان زۆرتر پشتیوانیان کەن زۆرتر بیان پارێزن بەداخەوە کە فشاری زۆرتریان نەخەنە سەر لەو هەلومەرجەیە بۆیە بە نەزەری من ئەم ڕووداوانە هیوادارم وا بکەوێتەوە کە هەردوو لایەن یەکێتی و پارتی بە تایبەتی یەکێتی نیشتیمانی لەم سنوورانەی کاینە ئەو ئاڵگۆڕانە زۆرتر لە بەرچاو بگرێ من ناڵم شەڕی ئێران بکە کێشە لەگەڵ ئێران دروستکە بەڵام ئەتوانێ مەسەلەن سەروەری خۆشی بپارێزێ بەس ئەم هێزانە مەترسی نین لە هیچ کوێ ئەم هێزانە بڕیاریان داوە هێزنانیانەوە ئەودی و شەڕی چەکداری ناکەن خەباتی سیاسی مەدەنیەکەن لەم هەلومەرجەیە ئەو بڕیارانی کە دایانە ئەو شتانی کە لە بینیاندا بۆ تەوافخانە هەموو شتێک بە هەموو شتێکیش پابند بوون تا ئێستا بەڵام بە نەزەری من گوێنەگرتن لە داخوازیەکانی کۆمەڵە و خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان کارێکە کە خراپە و نەتیجەی باش نییە و ئەم ڕووداوانەی سووریا و کوتۆ لە سەرەتای بەرنامەکە تاوت دەرس و پەندەکەی ئەوەیە کە ئەم ڕژێمانە کە ڕێز لە مافی گەلەکانیان ناگرن نەتیجەکەی ئەوەیە و ئێمە هەرێمی کوردستان لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان مەحکومین بەوەی کە ئێمە پشتیوانی یەک بین و خەباتێک و تێکۆشانێکی زۆرمان هەیە و خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان قوربانێکی زۆری ئەنداوە خزمەتی زۆری هێزەکانی باشووری ئاکردەوە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەی هەشتاکان و پەیوەندێکی دۆستانەی زۆر هەبووە لە نێوانەمەنی یانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم هەلومەرجایە بە نەزەری من ئەبێەوە ڕەچاو بکەوە لە بەرچاوی بگرێ و ئاڵوگۆڕەکانی خۆرڵاتی ناوەڕاست و منتەقەکە پێمانەڵێن هێزێکی وەکو کۆمەڵە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە داهاتووی ئەو وڵاتەیە دەور و نەخشی جددی و گەورە و کاریگەری هەبێ وە سنوورێکی فراوانیشی لەگەڵ باشووری کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانە بێ کە ئەمە نقطەیەکە هەبێ بیری لێ بکرێتەوە و ئەو فشارانەی لەسەریان کەم بکرێتەوە و بە تاکتیک یا بە استراتیژ مەسەلەن بتوانێت پشتیوانی لەم حرەکەتە بکە و ئەم حرەکەتە حرەکەتیی ڕاستەنە و بەوە نییە کە تۆ بڵێ کەم پێکیان هەیە نەخێر 2000 پێشمەرگیان هەیە نەخێر ئەمانە ڕێگوڕیشە کۆمەڵایەتی و سیاسی و ئەخلاقی و فکری و ئیدۆلۆژیان هەیە لە ناو ڕۆژهەڵاتی کوردستان و لە هەر تەحولێکا کە پێک دێ لە داهاتووی ئێران و لە داهاتوی ڕۆژهەڵاتی کوردستانە بە نەزەری من کۆمەڵە دەور و نەخشی گەورەیە بێ و ئەتوانێت بەرمەبنای ئەم هەڵسو کەوتانە مامەڵە بکە بۆیە بە نەزەری من زۆر جددیەکە ئەم حکوومەتی هەرێمی کوردستان و دام دەستگاکانی ئەمنیەت ئەم فشارانە لابن کەمیکەنەوە هەلومەرجەکە گۆڕاوە و پێویستە دەستی دۆشتایشتی و ئەوکاری درێژ بکەن و لەمە زیاتر فشار نەکەن حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت بڵێ ئەمە نەمان پێکرێت لەمە زیاترمان پێ ناکرێت بۆیە بە نەزەری من هیوادارم بیر لەمە بکەنەوە ئەمە باشترین قسەی ئەم قسەی من باشترین قسەی دۆستانەیە من بۆیانەکەم و من تاکیدم کە ئەم شۆڕشە زوو یا درەنگ سەرەکەوێت بۆیە ئەو قسە دۆستانەی من لە قازانجیانەکە
پەیوەندیەکانیشان لەگە کۆماری ئیسلامی ئێران پەیوەندی سیاسی و دیپلۆماسی و ئابووری و بازرگانیش باڕاگرن بە شوێنی خۆی، بەڵام لەسەر حسابی کوردی ئێران نەبێ، لەسەر فشاری کۆمەڵە نەبێ. و ئەبێ مەسەلەن ئەم پەیامە بدرێ بە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان کە ئەوان لا ئێمە میوانن کە ئێمە ئەو هەلومەرجە لەبەر چاوەگرین. بە نەزەری من ئەمە کارە باشەکەیە. زۆر زۆر سپاس دەکەین کاگەنۆر، هیوادارین کە کاکتەهاش وەڵامی بە پرسیارەکە وەرگرت. پێ سپاس خۆش دەکەین بۆ بەڕاستی پرسیارێکی گرنگیش بوو. کاگەنۆر ئێمە کەمتر لە 3 دقەمان کاتماوە، بەڵام یەک پرسیاری کەمێگە دەکرێت بە کورتی. دیارە وەکو بڵین زەرمەند و دۆڕاوی ئەستی ئەم دۆخەی سووریا خودی کۆماری ئیسلامی بوو. ئێوە پێ بڵین مەسەلەن سەبارەت بە ئێران لەم پێشاتانەدا ئێوە چۆنی دەبینن؟ چون بینەرێکیش نووسێتی هەموو کارتەکانی لەدەستداوە وەکو ئەو بەرەی مقاومە کە خۆی ناوی لێ ناون. تەنیا هەشتی شعبی و چەند گروپێکی تری لە عێراقدا ماون کە میوانی بەڕێستان ئاماژەی پێدا کۆماری ئیسلامی و عێراقیشتی بەسەر دێت بەڕای میوانی بەڕێستان. ئەگەر دەکرێت بە کورتی چون کەمتر لە 3 دقەمان ماوە. وڵا کاگەمی لە ڕاستی ئەوە دروستە باسیشم کرد. زەرمەندی یەکەم لە ڕووداوەکانی 8 دسەمبەر و 7 ئۆکتۆبەر ئێرانە. هەموو دۆستەکانی کە میحوەر بوون و فشاریان خست بۆ سەر ئیسرائیل کۆتاییان پێهاتووە. وەکوتم ئەوە حەماس بارودۆخێتی و ئەوە حیزب اللهە کە دوو کارکتەری بەهێزی نزیکترین سنوورەکانی بوون کۆتاییان پێهاتووە. یعنی ئێستا سنووری ئیسرائیل لەلایەن ئێرانەوە جێگای مەترسی نەماوە. ئەوە تەحسیل حاصلە کە ئەوە دەستکەوتێکە ئیسرائیل 100 ساڵە بۆ یەگەڕێ ئەوێ بەدەستی بێنێ. بۆیە دڵنیاش بە ڕێگا نادا، چونکە یەکێ لە مەرجەکانی ڕێکەوتنی لەگەڵ ئاگربەستی لەگەڵ حکوومەتی لوبنان ئەوەیەکە ئەم هێزانە لە سنوورەکانیان دوورکەونەوە. و ئێستا بۆ معلوماتی جەناب لە ڕووداوەکانی سووریا لە پشتی جۆلانەوە لە منطقەی خوارەوەی سووریا لە قونەی تەرەوە تا ئاگاتە پشتی جۆلان خەریکە سنوورێکە کێشێ بۆ لوبنان نایاڵێ کەسی لێبێ. و لە هەمان کاتە ئەوێ مەسەلەن دروزەکان لەو منطقەیە هێزی تایبەتیان بۆ بکە ئەگەر نەشیان خاتە سەر خاکی ئیسرائیل ئەوێ ئەو منطقەیە تەواو ئامنکە. و بۆیە ئێران هیلالی شیعی تێکشکاوە و ئەو دۆستەکانی تەواو پێکیان کەوتووە و لە عێراقیش ئەو بارودۆخەکەیە کە بە نەزەری من لە هەڵبژارنەکانی داهاتووە ئاڵگۆڕی گەورەی بەسەرهادەی هەژمونی ئەم هێزانە کەمە بێتەوە. و ئێران ئێستا لەبەردەم ئەوەی ئایا خۆی گونجێنێ لەگەڵ مثلا ئەمریکا ئەوروپا لە گروپی پێنجایەک و پرۆژەی ئەتۆمی ئەوانە بە تایبەتی وەکوتم مۆسکۆش بە جۆرە لە جۆرەکان پشتی تێکردۆ بە خاتریەوە بەرژەوەندیانەی ئۆکرانیا. و ئێران پێویستی بەوەیە سیاسەتێکی تازە پیادە بکە. بەڵێ زۆر زۆر سپاس دەکەین کاگەنۆر. هەرچە من پرسیاریش مابوو بینەریش هەر پرسیاری نردووە بەڵام بەداخەوە ڕۆبێکیشمان کات وەرگرت. زۆر زۆر سپاس دەکەین کاگ ئەنوەر حسین بازگەر ڕۆژنامەوان و شرۆفەکاری سیاسی. سپاس دەکەین بۆی کە بەرنامەی شم داوەتیمەتان قبول کرد. زۆر سپاس بۆ تۆ کاگەمیر بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵە بۆ بینەرانتە. سپاس بۆ بەرزستان، سپاس بۆ بینەرانی ئازیزیش کە تا ئێستا لەگەڵ مابوون. هیوادارین کە بەدڵتان بێت و کەڵکی پێویستیشان لێوەرگرت بێت. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.